درێژەی کار و چالاکیەکانی دامەزراوەی کەریمی عەلەکە لە شاری سلێمانی لە هەنگاوێکی نوێ بیرمان لەوە کردەوە کە بەرهەمێکی تازە پێشکەش بە خوێنەران و کتێبخانەی کوردی بکەین، ئەڵبەتە بە چاوخشاندن بەوەی کە چ بەرهەمێک پێویستە بۆ ئێستا کە دامەزراوەکە نەیکردووە لە ناو چالاکیەکانی خۆیان بەوەی ئەو بەرهەمە پێشکەشکەین. ئەڵبەتە ئێمە پێشتر لە درێژەی ئەو بڵاوکراوانەی کە بڵاومان کردوێتەوە گۆڤارێکمان هەیە تایبەتە بە زمان بە ناوی زمان و زار و گۆڤارێکی کەمان هەیە بە ناوی وانەر کە ئەو گۆڤارە تایبەتە بە ئەدەبی جێڕانەوە، گرنگیەدا بە ئەدەبی جێڕانەوە. بۆیە بیرمان لەوە کردەوە کە بواری مناڵان و مێر مناڵان بوارێکە گرنگە و مناڵان بە خۆتان نەزاننەوەی ئایندەی ئەم وڵاتن. بۆیە بیرمان لەوە کردەوە کە فەراغ و بۆشاییەک هەیە لەم بوارەیە، ئێمە پێویستە کاری لەسەر بکەین. لە دوای ڕاوێژکردن لەگەڵ کۆمەڵێک لە مامۆستای بەڕێز و شارەزا لەم بوارەیە بڕیارماندا کە گۆڤارێک دەرکەین. ئەگەرچی ئێمە خۆمان وەکو دامەزراوەی کەریمی عەلەکە پشتیوانی لە دەرکردنی یەک دوو گۆڤاری تری مناڵانەکەین، بەڵام پێمان باش بوو گۆڤارێکی تایبەت هەبێ بە ناوی دەستگاکەوە. بۆیە دانیشتین بیر و ڕامان گۆڕیەوە لەوەی کە گۆڤارەکە چۆن بێ و بەشەکانی لە چی پێگات بێ و ناوەکەی چی بێ. دوای بیر و ڕاگۆڕینەوە بڕیارماندا گۆڤارەکە لە دوو بەشی سەرەکی پێک بێ، بەشی یەکەمیان تایبەت بێ بە مناڵان و بەشی دووەمیان تایبەت بێ بە مێر مناڵان. ئەڵبەتە لە ڕابردووە لە هەرێمی کوردستان زۆر گۆڤاری مناڵان هەبووە و کاری باش کراوە، بەڵام بۆشایەکی گەورە هەبوو لە نێوان مناڵ تا تەمەنی گەورە کە بە مێر مناڵ ناسراوە. بۆیە ئێمە بڕیارماندا لەو کارە تازەیە جێگەی مێر مناڵیش بکەینەوە. گۆڤارەکەی ئێمە ناومان نا بە ناوی وارانەوە کە وشەیەکە بە زاراوەی هەورامی واتە باران. بۆیە لە سەرەتاوە بیرمان لەوە کردەوە کە ناوەکەی ناوێکی کوردی بێ و ناوێک بێ لە ڕووی مۆسیقاشەوە بۆ مناڵان تا ڕادەیە گونجاو بێ و خۆش لە سەردەمی مناڵەوە بێت و شتێکی کەش فێری مناڵ بکەین لەوەی کە بگەڕێ بە دوایەوەی کە زاراوەکانی کە بناسێت و ئاشنایەتیان لەگەڵا دروستکات و لە ڕێ ئەوە فێری ئەوە بێ. ئەوی بەلامەوە گرنگە ئەوەیە باس لە ڕووە پەروەردەیەکەی بکەم، چونکە لە بەشی یەکەما کە بریتێ لە بەشی مناڵان منداڵان خۆیان بە خامە ڕەنگینەکانی خۆیان بەشداری ئەم گۆڤارە جوانیان کردووە بە چیرۆک و بابەتی هەمەلایەنە. ئێمە هەوڵی سەرەکی مانیاوە لە ڕێگەی گۆڤارەکەەوە پەروەردەیەکی جوان و تەندروست بە مناڵانی ئازیزی شار و شارۆچکەکانی کوردستانی خۆشەویست بگەینین. هەر بۆیە لە چیرۆک و بابەتەکانیانە ئەگەر شتێکی تێدا بۆ بێ ناپەروەردەیی بۆ بێ یاخۆت هەر جۆرێک لەگەڵ منداڵە یاخۆت پرسیارێکی بۆ دروست بکات و گەورەکان نەتوانن وەڵامێکی دروستی بدەنەوە، ئێمە توانیمانە تەنها لەو ڕۆوە چاکسازیەک لە چیرۆکەکانیان و یاخۆت بەرهەمەکانیانە بکەین بۆ ئەوی بە پاڵکی و تەندروستی بگاتە بەردەمی مناڵە ئازیزەکان و مێر مناڵانیش. گۆڤاری واران گۆڤارێکی ڕەنگینە تایبەت بە مناڵ و مێر مناڵان دەرئەچێت ئینشاءالله لە ئایندەیەکی زۆر نزیکە. ئێستا گۆڤارەکە دەرچووە و تەواو لە چاپخانە گەڕاوەتەوە و ئینشاءالله لە دوای جەژنی ڕەمەزانی پیرۆز ئینشاءالله مەراسیمێکی شایستەی بۆ ئەکەین بە ئامادەبوونی کەسانی بەڕێز و تایبەتمەندی بواری ئەدەبی مناڵان و مناڵان خۆشیان. ئەم گۆڤارە دڵنیامان با بڵین خۆی ڕاستتر و باشتر وایە کە تۆ کارێکەکەی جیاوازی هەبێت لەگەڵ ئەو کارانی پێش خۆت کە کراون. ئەم گۆڤارە لە چەند ڕوویەکەوە جیاوازی هەیە لەگەڵ گۆڤارەکانی پێش خۆی. یەکێک لە جیاوازیەکان ئەوەیە کە ئەم گۆڤارە گۆڤارێکی تایبەتە بە مناڵ و بە مێر مناڵ واتە دوو بەشە. ئەمە زۆر زۆر گرنگە واتە قۆناغبەندی تەمەن ڕەچاو کراوە لەم گۆڤارە. ئەمە جیاوازیەک و زۆر زۆرمان پێ باشە. یەکێکی تر لە جیاوازیەکان ئەوەیە کە ئەم گۆڤارە قەبارەکەی زیاترە، واتە گۆڤارەکانی تر زیاتر 24 لاپەڕۆ ئەوەن، ئەمە 52 لاپەڕەیە. ئەمەش یەکێکی تر لە جیاوازیەکانە لەبەرەوەی کە دوو بەشە. یەکێکی تر لە جیاوازی ئەم گۆڤارە لەگەڵ گۆڤارەکانی تری پێش خۆیان ئەوەیە کە لەم گۆڤارەیە ئێمە هاتوین یان با بڵین زۆرترین نووسەرانی بواری ئەدەبی مناڵانمان تیاجێ کردوێتەوە. بە نمونە ڕۆژهەڵاتی کوردستان بەشداری نووسەرانی ڕۆژهەڵات بەشداریان تیا کردووە، نووسەری مناڵ بەشداری
بەشداری تیا کردووە، باگینان بەشداری تیا کردووە، نووسری هەولێر بەشداریان تیا کردووە، نووسەرانی سلێمانی و نووسەرانی دەرەوەی هەرێمی کوردستان، کوردی دەرەوەی هەرێمی کوردستان، سوید، نەرویج ئەمانەمان هەیە. بابەتەکانیان لەم گۆڤارە بۆ پەڕیشانازیەوە جێگای بۆ کراوەتەوە. هەر لێرەشەوە ڕووی دەممانەکەینە سەرجەم نووسەرانی بواری ئەدەبی مناڵان لە هەر شوێنێکە بن بابەتمان بۆ بنێرن بۆ پەڕیشانازیەوە ئێمە بۆیان بڵاوەکەینەوە. ئەوەی ئەم گۆڤارە لە گۆڤارەکانی ترجیاکاتەوە خامە ڕەنگینەکانی ئەو مناڵانەیە کە لە دەرەوەی شارن گرنگیمان زۆر بەوەیاوە خۆمان پەیوەندیان پێوە ئەەکەین یاخود خۆیان بەهرەمەندن لە ڕێگەی ئەو بانگەوازی کە گۆڤارەکە کردوێتی خۆیان پەیوەندیمان پێوە ئەکەن دایک و باوکەکان چیرۆکەکان بەدەست ئێمە ئەگەین و ئێمەش بۆ پەڕی خۆشحاڵیەوە لەگەڵ ستافی بەڕێز و دەستەی نووسەراندا کۆ دەبینەوە و بابەتەکانیان لە گۆڤارەکەدا بڵاو دەکەینەوە. گرنگی گۆڤار بەگشتی و گرنگی ئەم گۆڤارە بەتایبەتی تەبەن ئەم گۆڤاری ڕوک گۆڤارەکانی تر هەرێکێکە لە گۆڤارەکان و گرنگی هەیە. گرنگی ئەوەیە کە خوێندنەوە لای مناڵ ئەکا بە کەلتور. ئەمە یەکێک لە شتە زۆر باشەکانە. مناڵ ئەبێت لە گۆڤاری تایبەت بە خۆیەوە تایبەت بە قۆناغی خۆیەوە دەست پێ بکات. ئەمە یەکەم شت ئەوەیە. دووەم شت زۆرترین زانیاریمان ئێمە لەناو ئەمە کۆکردەوە لە ڕێی گۆشتە تایبەتەکانەوە. بڵێن بە نمونە تۆتە چه خزمەتێکەکە لە قۆناغی باخچەوە تایەتی هەتا ئەوەی کە شکۆداران کە کەسەکانی شکۆی نەتەوەیەکیان پاراستووە بە مناڵ و بە مێرمناڵێ ناسێنین. لە یاری پیتەکانی تایە کە سەرەتا چۆن دەست پێ ئەکا مناڵ، هونەرمەندان چۆن بناسین، ئەزمون کەسە خاوەن ئەزمونونەکان چۆن بناسین، کەسە بلیمەتەکانی جیهان چۆن بناسین. ئێمە ئەمە لە ڕێی گۆشە تایبەتەکانەوە جێگامان کردوەوە لە ژمارەکانی داتەوە گۆشەی زیاتر و کەسی باشتر. واتە خوێنەری ئەم گۆڤارە ئەتوانێت زانیاریەکی باشی سەرەتایی دەربارەی هونەر، دەربارەی ئەدەب، دەربارەی نەتەوەکەی، دەربارەی زمان بزانێ. و یەکێکیش لە ئەرکە زۆر گرنگەکانی گۆڤار ئەوەیە کە مناڵ فێری زمان بکە، مناڵ فێری پابندبوون بە خاک و گەل و نیشتیمان و وڵاتەوە بکە. چونکو بەڕاستی ئینتیما بۆ خاک، ئینتیما بۆ پیرۆزیەکان تۆزێک لاواز بۆ لەناو کۆمەڵگا. ئێمە ئەمانوێت لە ڕێی ئەم گۆڤارەوە هەموو پیرۆزیەکان بەگەشاوەتر، بە جوانتر، بە ڕازاوەتر بە مناڵی جارێکی تر ئاشنا بکەینەوە.